دیارە لەم دواییانەدا وەک دەبینین کارەکانی تونند و تیژی یاخود بە جۆرێک لە جۆرەکان لەسەر بچووکترین کێشەی خێزانی بچووکترین کێشەی کۆمەڵایەتی قوربانیەکی زۆر دەکەوێتەوە. جا تایبەت بەم بابەتە پرۆژێک پێگەندراوە بۆ کەمکردنەوەی ڕوودا و کێشە کۆمەڵایەتیەکان. باس دەمە دەکەین کە ئەم پرۆژەیە چۆن کار دەکات بۆ کەمکردنەوەی کێشە و دیاردە کۆمەڵایەتیەکان و هاوکات کارەکانی پرۆژە خۆی لە چیدا دەبینێتەوە. تایبەت بەم بابەتی میوانداری زۆر بەڕێز ئالان عەلی ئەندامی گروپی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بۆ ئاشتیمان کردو کە ڕاستەوخۆ لە ستودی هەولێرەوە میوانە. کاک ئالان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرتا دەمەوێت بزانم ئەو پرۆژەیە چۆن کار دەکات بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی تونند و تیژی و کێشە کۆمەڵایەتیەکان. ئەو کاتان باش خۆشحاڵم دەستان خۆش بە سپاس بۆ دەرفەتە بەڕاستیەکەی زۆر سپاس دەکەم. ئەمە کۆمەڵێک توێژەری کۆمەڵایەتی و ڕێنمایکاری پەروەردەیی و ئوستازی جامعە و دوای ئەوەی کە هەر کەسەمان لە ڕێگەی تایبەتی خۆیەوە قسە و باسمان زۆر لەسەر ئەم بابەتە هەبووە خوێندنەوەمان بۆ بابەتەکە زۆر کردووە، بەڵام هەست لە بەرپرسیاریکردن کە هەستمان پێ کردووە ئەم حاڵەتە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوو نایە. گرفتێکی زۆر گەورەی کۆمەڵایەتی و خێزانی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ داتاکان تووشی شۆکمانەکە حاڵەتی خراپتر و زیاتر ڕوبەڕوومانە بێتەوە. بۆیە بە هەستکردن بە بەرپرسیارەتی ئەم کۆمەڵە هەستاین بە یەکەمین کۆبوونەوەی خۆمان یاخۆ دیداری خۆمان لە ژێر ناونیشانی دۆزینەوەی یاخود چارەسەرکردنی یاخود ئاشتەوایی خێزانی کۆمەڵگا و کەمکردنەوەی گرفتە خێزانی کۆمەڵایەتیەکان بۆ ئەوەی کە بتوانین دەوری خۆمان لە کای کۆمەڵایەتەکە بجێڕین، کۆمەڵگایەکی تەندروست هەوڵبین ئەو گرفتە کۆمەڵایەتیانە لە کای کۆمەڵایەتی یاخود لە کوردستان بەگشتی هەوڵبین کەمکردنەوەی لەسەر بکەین، هەوڵبین چارەسەری گرفتەکان بکەین، هەوڵ بدەین لەگەڵ لایانی بەرپرس بابەت و گرفتەکان شیکردنەوەی بۆ بکەین هۆکارەکان و دەرەنجامەکان و ئەم بابەتانە دوێنێ بەسپاسەوە بۆ دەستەی سربەخۆی مافی مرۆڤ کە ڕێوشێنەکەی بۆ دابین کردین. یەکەم کۆبوونەوەی خۆمان کرد بۆ ئەوەی کە بەرنامەدا دابڕێژین یاخورد داڕێژەری بەرنمەیەک بین بۆی بتوانین لە زووترین کاتا دەست بەکارەکان بکەین وەکو توێژەرانی کۆمەڵایەتی و ڕێنمایکارانی پەروەردەی ئەم گرفتانە و ئەم بابەتانەی کە ئێستا لە کای کۆمەڵایەتیە هەیە شتێکی بۆ بدۆزینەوە کارێکی لەسەر بکەین هەمومان بە هاوکاری هەموو لایەک. ئەمە یەکەم وێزگەی کارکردنمان بوو. بە خۆشحاڵیەوە سپاس بۆ لایەنانەشی کە هاوکارمان بوون کە توانیمان گفتوگویەکی چڕ لەسەر ئەو بابەتە و دانانی بەرنامە و پرۆژە و دانانی بەرنمەیەکی کار لە داهاتووە. بەڵێ باشە کاگالان هەڵبەتە ئەو گفتوگویانی کە با بڵین دەستەی توێژەران و هەروەها ئەو کەسانی کە شارەزای بواری دەرونی و کۆمەڵایەتین گفتوگوتان کردووە پلانی کارەکانتان چۆن دەبێت، چۆن هەوڵ دەدەن کار لەسەر ئەم بابەتە بکەن، هەنگاوەکانتان چی دەبێت؟ ئایا لە ڕێگەی سیمینار و وەرکشۆپەوە دەبێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان بابەتی دیکە هەیە بۆ کارکردن لەسەر کەمکردنەوەی ئەم دیاردەیە کە ئێستا بۆتە گرفتێک بۆ بەشێکی زۆر لە هاوڵاتیان؟ بەڵێ بۆ خۆی ئێمە وێزگەی یەکەمی کارکردنمان بریتە بێت لە تەفعیلکردن یاخود کاراکردنی خۆمان جارێ هەوڵەدەین کار لەسەر ئەوە بکەین هەموو توێژەرانی کۆمەڵایەتی و ڕێنماییکارانی پەروەردەیی بێنینە ناو کایەکەوە و لە ڕێی کۆڕ و سیمینار بۆ ئەوی کە ڕێنماییکاران بزانن کاری خۆیان و ئەنجامی کارەکانیان ناخود بەرچاوڕوونیەک هەبێ لەسەر و کارانەی کە ئەنجامیەدەن. دوایی کە ئێمە توانیمان ڕێنماییکاران یاخود توێژەرانی کۆمەڵایەتی لەم بابەتە بینە ناو کایەکەوە ئەو کاتە یەکەم وێزگەی کارکردنمان دەست پێکەین لە قوتابخانەکان لە ڕێی سیمینار و وەرکشۆپ بۆ قوتابیانمان بتوانین بۆ دایک و باوکەکانە بۆ خێزانەکانە بۆ ئەوەی کە ئێمە لە ئێوە دەست بە
کارەکانی خۆمان بکەین دەستبەرین بۆ بابەتێ لە بابەتەکان لەو گرفتە خێزانیانەی کە هەیە لەو گرفتە کۆمەڵایەتیانی کە لە کۆمەلگاکەمانە هەیە لەو بابەتەی کە ئێستا لە کوشتن و بڕین و یەکتر قبول نەکردنەی کە لە کۆمەلگای ئێمەدا هەیە بەداخەوە گرفتە کۆمەڵاتیەکان زۆر بووە شەڕە جنێ و شەڕە کۆمنت و یەکتر قبولکردن هەیە هەمومان لەسەر عەساب ئەژین کەسمان قبول نییە ئێمە هەوڵەدەین لە ڕێی ئەم کۆڕ و سیمینار و بابەتانەی کە هەمانە کە قسەی لەسەرەکەین و ئێمە بەتەماین لە پاش ئەوە بەڕاستی دیدارێکی فراوان بۆ هەموو توێژەران و ئەو کەسانەی مختصن بەو کارە و ئەو دەستگایانەی کە لەو بوارە کارەکان لە حکوومەت لە کەرتی تایبەت دیدارێک ساس بکەین لەسەر ئەم بابەتە و لەو دیدارە بە ئاشکرا و بە ڕوونی قسە لەسەر ئەو بابەتە بکەین و پەنجە لەسەر گرفتەکان دابنین و چارەسەری بۆ بدۆزینەوە بۆ ئەوی کە کاری لەسەر بکەین ببێتە چەند خاڵێک یاخود چەند بابەتێک بۆی کە ئێمە لە داهاتوو هەر خۆمان نا ئەو لایەنانەی کە هاوکارمانە بن یاخود کە هێنین ناو بابەتەکەەوە بە هەمومان بتوانین کاری لەسەر بکەین بۆ ئەوەی کە ئەم گرفتانە هیچ نەبێت کەم بکەینەوە لەو کایی کە لە کۆمەلگاکەمانە هەیە ئەمە وێزگەی کارکردنمانە بێ کاگالان بەشداریکردنی توێژەران لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و با بڵێن بەشداریکردنێکی ئارزومەندانە دەبێت دروستکردنی ئەم پرۆژەیە یاخود دروستکردنی ویژنەیەکی هاوشێوە گروپێکی هاوشێوە بە هاوکاری تەواوی توێژەرەکان دەبێت لە هەموو ناوچە جیاوازەکانەوە بەڵێ ئەمە بۆ خۆمان سەرەتا ئێستێمە لە هەولێرەوە دەستمان پێ کردووە بەڵام ئەگەر ئێمە بیرمان لەوە کردێتەوە قسەشمان لەسەر و بابەتە کردووە ئێمە دیداری یەکەمان لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێرە بێت بە هەموو کار لەسەرەوەکەین توێژەران و کەسە ئەکادیمیەکانی هەموو ناوچەکانی تریش بگرێتەوە نەک بە تایبەت بۆ نمونە لە هەولێر لە سلێمانی بێ لە دهۆک بێ لە زاخۆ بێ لە گەرمیان بێ لە هەڵەبجە بێ ئەو کەسانی کە لەو بوارە شارەزان و ئارزومەندانەکەش ئێمە بەڕاستیەکەی ئەو گرفتەی کە هەمانە بۆیە وتم لە توێژەرانەوە دەست پێەکەی بۆ ئەوی کە هەموو توێژەران و ڕێنماییکاران هەست بەم بەرپرسیارەتیە بکەن بەم گرفتە کۆمەڵایەتیە بکەن کە ئێستا بەڕاستیەکەی ئێمە گەر قسێکی ئاوا بکەین نابێتە ئەوەی کە بڵێم دەوری توێژەرانی کۆمەڵایەتی و ڕێنماییکاران و کەسە مختصانە وونە لەبەرەوەی ڕاستە هەر کەس لای خۆیەوە لێرە و لەوێ هەوڵی داوە یاخود بەردەوامە بۆ ئەوەی کە لەم گرفتانە کەم کاتەوە یاخود هەوڵی چارەسەرکردنیان بکەیت لە ڕێی سیمینارەوە بێ لە ڕێی وەرکشۆپێەوە بێ لە ڕێی دیداری تایبەتیەوە بێ ئەمە کاری لەسەر کراوە بەڵام بەگشتی ئێمە هەستمان بەوە کردووە کە پێویستە ڕێنماییکاران توێژەرانی کۆمەڵایەتی زیاتر گرنگی بەم بابەتە بنوت ئەسپی خۆیان لەم مەدانە زیاتر تاو بدەن کە ئێستا بەڕاستی بەداخەوە هەست بە لاوازیەکەین بۆیە ئێمە کە ئەڵێن کاری سەرەکیمان لەگەڵ توێژەران بۆ ئەوەیە بە دڵنیاییشەوە لە هەموو ناوچەکان ئێمە ئەو کاری کە دەستمان پێکردو ئینشەڵا بە پشتیوانی خوای گەورە و هەموو ئازیزانەی کە هاوکارمانن لە هەموو ناوچەکان کاری لەسەرەکەین بەڵامی تر سەرەتای کارەکەمان ئێستا بەو شێوازە دەست پێ کردو ئینشەڵا لە داهاتوێکی نزیکە کارەکانمان بە تاواتی خینە سەر پێی خۆی باشە کاگالان بۆ بەرەو پێشچوونی ئەم پرۆژەیە تا چەنە هەمانگی لەگەڵ لایەنی پەیوەندیدار و هاوکات لەگەڵ ڕێکخراوەکاندا هەیە بۆ ئەوەی هەنگاوەکانتان خێراتر بکەن و زیاتر پەنجە بخەنە سەر هۆکارەکانی ئەم توند و تیژی و کوشتن و بڕینەی کە بەری دەکەوین ڕۆژانە بەڵێ بە سوپاسەوە بەڕاستی لەلایەنی حکومیش جارێ ناو نابین کۆمەڵێ خەڵک کۆمەڵێ دەستگا ئامادەی خۆیان دەربڕیوە هاوکارمان بن بەڕاستی زۆر لەسەر خەتن خۆشحاڵی خۆیان دەربڕیوە کە کۆمەڵێک لە توێژەرانی کۆمەڵایەتی هەست بەو بەرپرسیارەتێ بکەن ئەمە سوپاسیانەکەین کە ئەوانش لەسەر خەتن لەگەڵمانە لەلایەنی حکومی و لەلایەنی ڕێکخراوە ناحکومیەکان بەڕاستی ئەوانیش بە خۆشحاڵیەوە کە دوێنێش هەر لەگەڵمان بوون هەندێک لە ڕێکخراوەکان و ئامادەیان دەربڕیوە لە کۆڕ و سیمینار چ بۆ
کۆمەلگا بکرێت چ بۆ توێژەران بکرێ بۆ ئەوەی کە وەکووتم بەرزکردنەوەی ئاسی زانیاری خۆمان ئەمە لە هەموو ڕێکەوە هەردوو لە هاوکارن بەڕاستیەکەی ئومێدەکەین زیاتر ڕێکخراوەکان و حکوومەت هەمووی بێتە سەرخەت لە بەرەوەی کە ئەم گرفتێکی کۆمەڵایەتی گەورەی کۆمەلگایە کە بەرەوکی کۆمەلگەکەمانی گرتووە بەداخەوە ئێمە ڕۆژانە ئەو حاڵەتانەی کە ئەیبینین ئەو ئامارانەشی کە ئێستا بەڕاستی کە عرضەکرێ لە کەناڵە ڕاگەاندنەکانەوە ئامارێکی دڵخۆشکەر نین هەرچەند ئێمە ڕەشبین نین ئەمە دەستبردن بۆ ئەم کارە ئومێدبەخشیە بەڵام لە هەمان کاتیشە ئەگەر بێت و ئێمە قسە لەسەر ئامارەکان بکەین و قسە لەسەر گرفتەکان بکەین کە ڕۆژانە لە کۆمەلگا هەیە بەڕاستی شۆکە گرفتێکی گەورەیە ناخۆشە بۆ کۆمەلگاکەمان و بۆیە کارێکی گەورەیەوێت و ئەبێ بە قورسایەکی زۆرەوە داخلی ئەم بابەتە بین بۆ ئەوی کە بتوانین دەور ببینین ئەگەر نە هەر بۆ عرضکردنێک بێ بڕوان ناکەم بتوانین هیچ گرفتێ چارەسەر بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ئالانالی ئەندامی گروپی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بۆ ئاشتایی دووبارە سپاس بۆ بەڕێستان کە میوانی بەیانی پرسات نووسبن ڕاستەخۆ لە ستودیۆ هەولێرەوە.